شەوی ڕابردوو شەپۆڵێکی بەفربارین سنووری باڵەکایەتی و ناحیەی حاجی ئۆمەران و تەواوی بەرزاییەکان و بەشێک لە گوندەکانی و سنوورەی گرتەوە لەگەڵەوەی ساڵانە بەر لەو وادەیە بە ڕێژەیەکی زۆر بارینی بەفر و باران لەو ناوچەیە تۆمار دەکرا. ئێرە حاجومەران شوێنێکی شاخاویە و تایبەتمەندی خۆی هەیە، دەمانەوێت زیاتر هاوکاریمان بکەن لە ڕووی ڕاماڵینی بەفر و دابینکردنی سوتەمەنی و چکە شوێنێک ئێمە دوورە و پێویستمە بە زیاتر بە هاوکاری هەیە. ئێرەکانە بەفرە تا 2 مەتر 3 مەتر جار هەیە 4 مەتر 2 مەتر و نیو دەبارێت. ڕێوبانەکان دەگرێت شوێستانێکی سەختە. ئەو تیمانەی کە ڕێوبانەکان خاوێن دەکەنەوە پێم خۆش نییە بە زادەی سەرەکی ڕێی سەرەکی خاوێن بکەنەوە. کورتە و کۆڵانەکان بۆ خاوێنکردنەوە، قوتابیمان هەیە، خوێندکارمان هەیە، دەستن بۆ مەدرسە ناگەنێ. داواکارین لە حکوومەت ئەگەر تیمێکمان بۆ ئامادەکە بۆ ئەوەی جادەکەمان بۆ خاوێن کاتەوە ساڵانی زۆر ئێرە بەفری زۆر لێ دەبارێ. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی زستان و بەفربارین لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی ئاوەدانکردنەوە تیمێکی تایبەتی بەفرڕاماڵین بە تەواوی ئامێری تایبەتی و پێداویستی بۆ ئەم ناوچەیە دابین دەکرا، بەڵام قەیرانی دارایی هەرێمی کوردستان کاریگەری کردوتە سەر کارەکانی ئەو تیمەش لە سنووری باڵەکایەتی. یەکی دوازدەیە بەفرباریوە حالمەکەی دڵخۆش کرد، بەڵام پێویستن بە سوتەمەنی هەیە. دەگەڵ ناوچەکانی خوارێ فەرقی زۆرە، جیاوازی زۆرە. ئێرە کوێستانترەوە بەفرێ زیاتر دەگری، داوا دەکەن سوتەمەنی زیاتر بدرێ بەو ناوچانەی کە شاخاوینەوە بەفریان لێ دەبارێت. لە شەوی ڕابردوو شەپۆلێکی بەفر ڕووی لەو ناوچەیە کرد، ناوچەی باڵەکایەتی، بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین نەفتمان بۆ دابین بکە لەبەرەوەی ئێرە جیاوازێکی زۆری هەیە. ئێرە ساڵانە ماڵ هەیە زیاتر لە 9 بەرمیل 8 بەرمیلی دەسووتێنی. باڵەکایەتی ناوچەیەکە مەزندە دەکرێت زیاتر لە 2000 مەتر بەرزتر بێت لەسەر ئاستی ڕووی دەریا. بەو پێی ناوچەیەکی شاخاوی و ساردا ساڵانە بە ڕێژەیەکی زۆر بەفر و بارانی لێ دەبارێت. دانیشتوان و وڵاتیانی ئەو سنوورە پێویستی زۆریان بە سوتەمەنی دەبێت بۆ خۆگەرمکردنەوە بە بەراورد لەگەڵ شوێنەکانی تر. بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو لە سنووری باڵەکایەتی و ناحیەی حاجی ئۆمەران زیاتر لە مانگێکە شەپۆڵەکانی بەفربارین دواکەوتووە. شەپۆڵی بەفربارینی شەوی ڕابردوو دڵخۆشی زۆری لای هاوڵاتیان و دانیشتوانی ئەو ناوچەیە دروست کردووە. عوسمان کورد سات نیوز، ناحیەی حاجی ئۆمەران.